ئەم کاتتان باش هەمووتان لە خۆشی و شادی دابن زۆر بە پەلا دەکەوینە ناو بابەتێکی گەرم و گۆڕ کە ڕاستیەکەی 2 ساڵێکە من لەسەری کار دەکەم لێرەدا زۆربەتان شایدن. ئەمڕۆکە باس لە چوارچێوەی یاسا دەکەین کە ئەمڕۆکە چۆن ناو پارلەمان هەتاوەکو ئێستاش گفتوگۆیی لەسەر دەکرێت جاروبار ئەو چوارچێوەی یاساییە گۆڕانکاریەکی لە هەندێک ماددەدا بەسەردا دێ. هیوادارم پەخشێکی ڕێکوپێک بێ و ئێوەش هیوادارم ئێوەش بتوانن شێر بکەن بڵایی بکەنەوە و لەسەر یوتوب زەنگوڵی ئاگدارکەرەوە تکایە چرکە بکەن بۆ ئەوەی هاوڕێنی دیکەش بتوانن وەرنە سەر کەناڵی یوتوب تەماشای ئەو بەرنامەیە بکەن. سەرەتا کاک دلێر کەریم و هاوڕێنی دیکە کە لەسەر خەتن تکایە شتێکم بۆ بنووسن دەربارەی دەنگ و ڕەنگ هەموو شتێک بزانین تەواوە تاوەکو بەپەرە بچینە ناو بابەتەکە. چاوەڕێتان دەکەم بەپەرە تکایە شتێک بنووسن دەربارەی دەنگ و ڕەنگ و هەموو شتێک بزانین باشای یان نا بۆ ئەوەی بە پەلە کات بەفیڕۆ نەدەین و کاتی ئێوەش نەخۆین دەست بە بابەتەکە بکەین. هاوڕێیەک بۆمان بنووسێت کە دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان نا بۆ ئەوەی بە پەلە بچینە ناو بابەتەکە. بابەتێکی هەستیارمان لە پێشدایە و ئەو بابەتە هەوڵەدەم تاوتوێ بکەم لەگەڵ ئێوە و ئەگەر شتێکی نوێ هاتە ئاراوە تکایە لە بەشی چاتدا بنووسن ئاگدارمان بکەنەوە چونکە من لە کاتی پەخشەکەدا ئەو توانایم نابێ هەواڵەکانی دەقەی دوایی تاوتێ بکەم لە بۆتان. هەموو شتێک باشە زۆر سوپاسدانەکەم سەر و سەر چاوان بەخێر بن سەر و سەر چاوان لە کەرەما خۆ هەواڵن هێژە زەنگوڵە ئاگداریە کلیک بکەن هاوڕێیان تکایە زەنگوڵی ئاگدارکەرەوە لەسەر کەناڵی یوتوب کلیک بکەن بۆ ئەوەی هاوڕێنی دیکەش بێن پەخشەکە ببینن. زۆر سوپاسدانەکەم زۆر بەخێر بن سەر و سەر چاو. بەڵێ سەرەتا پێشنیار یاساکەتان بۆ دەخوێنمەوە کە ئۆرجینالەکەیەتی هەرچەندە هەندێک بابەت لە میانەی کۆبوونەوەکەدا گۆڕانکاریان بەسەردا هەت بەڵام ئەمە دوا تاسلەخە کە لە بەردەستی ئێمەدایە و ئەگەر نوێکردنەوەیەک لە کاتی پەخشەکەدا ڕوویدا من ئاگدار نەبووم تکایە بۆم بنووسن لە بەشی چاتدا و هەوڵەدەم جاروباریش من ئەپدەیتی هەواڵەکە بکەمەوە بزانین بەکوێ ئەگا. هەروەکو باسمان کرد من 2 ساڵە لەسەر ئەو کەیسە کار دەکەم یەکەمین کەس بووم لەو کەناڵەدا ڕانگەیان کە پرۆسەیەکی وە لە ئارادایە باسم لە پەیوەندیەک کرد لە نێوان ئۆجەلان و قەندیل لەو کاتەدا و دوای من بە 15 ڕۆژ ڕۆژنامەی ئەلمۆنیتۆری ئەمریکی هەمان شتی دووبارە کردەوە و دوای ئەوە بینیمان کە ڕۆژێکیان دەوڵەت باخچەلی لە پەرلەمانی تورکیا سەرەتا تۆقەی لەگەڵ ئەندامانی دەم پارتی کرد کە پێشتر پێی دەوتن تیرۆریست جەماعەتە تیرۆریستەکە کە دەیوت دەبێ ئەو حیزبە دابخرێ حیزبێکی تیرۆریستە و ئەگەر دەستوری بنچینەیی ناتوانێت دای بخات پێویستە دەوڵەتی تورکیا دادگای دەستوری بنچینەیە دابخات لە پڕەوە هاڵساین تەماشا دەکەن هەموو شتێک گۆڕا تۆقەی لەگەڵ ئەندامانی فراکسیۆنی دەم پارتی کرد و دوای ئەوە چۆ سەر سەکۆی ژووری پەرلەمانی حیزبەکەی مەهاپە لەوێ لە دوانێکیدا و لە دوانەکەیدا زۆر ڕادیکاڵانە بوو گۆڕانکاریەکی 180 پلە لە زاری دەوڵەت باخچەلیدا هاتە ئاراوە و ئێمەی گەیاندە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ. ئەو شتانەی دەوڵەت باخچەلی باسی دەکردن هەمویان پێک نەهاتن و بەشێکیان هەندێکیان باز دەکەن کە لەوانەیە لە ئایندەدا پێک بێن بەڵام گەڕانتیەکمان لەدەستدایە نەخێر شتێک دەزانین نەخێر نازانین چونکە لە سەرەتادا دەمەوێت بڵێم پرۆسەکە بە شێوەیەکی ناشەفاف لە ژوورە تاریکەکاندا بەڕێوە دەچێت لە نێوان چەند کەسێکدا بەڕێوە دەچێت دەم پارتی بە گشتی ئاگای لێ نییە ئەندامانی ئاک پارتیش بە گشتی ئاگیان لێ نیە ئەندامانیوان ماپەش ئاگیان لێ نیە لە نێوان ئۆجەلان دەوڵەت باخچەلی
رجب طيب أردوغان سەرۆکی میت لەوانەیە هاکان فیدان و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی داد و سەرۆکی پەرلەمانی زۆر لەوانەیە ئاگای لەوی بەشێکیشی پەروین بۆڵدان کە هاوکات هەم وەفدی ئیمرالیە هەوە هەم جێگری سەرۆکی پەرلەمانە بێگومان ئەویش بەشێکی شتەکان کە لە ژوورە تاریکەکاندا تاوی توێ دەکرێن ئاگدارە جگەرەوە کەسێک ئاگدار نییە. ئێمە لە بزەی لێوی سیاسیەکاندا لە لێدوانەکاندا لە پراوێزی ڕستەکاندا ئەتوانی هەندێک شت ئانالیز بکەین و هەندێک شت بخوێنینەوە. بەڵام بەگشتی ئەمڕۆ پرۆژە یاسایەکە خستراوەتە سەر کاغز لە پرۆژە یاسایەکەدا ئێستاکە بۆتان دەخێنەوە پێشوەی قسەی خۆمی لەسەر بکەم. پێشنیار یاسای بەهێزکردنی تەبایی نیشتیمانی و یەکگرتوویی کۆمەڵایەتی ئامانج و مەودا مادەی 1 ئامانجی ئەم یاسایە دیاریکردنی ڕێکارەکانی دواخستنی لێکۆڵینەوە دادگاییکردن و جێبەجێکردنی سزاکان و هەنگاوەکانی دیکەیە کە ئەنجام دەدرێن. ئەمەش دوای ئەوەی دامەزراوە ئەمنیەکان دەستنیشانی دەکەن کە پەکەکە کەجەکە و هەموو پێک هاتە پەیوەندیدارەکانی کۆتاییان بەبوونی فیزیکی خۆیان هێناوە و هەموو جۆرە چەک و تەقەمەنیەکی ژێر کۆنتترۆلی خۆیان ڕادەست کردووە و دوای بڵاوکردنەوەی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لە ڕۆژنامەی فەرمیدا سەبارەت بە پشتڕاستکردنەوەی ئەم دەستنیشانکردانە. دووەم مادەی 1 بەشی دووەم ئەحکامەکانی ئەم یاسایە تاوانەکانی دامەزراندن یان بەڕێوەبردننی ڕێکخراوی تێرۆریستی پەکەکە کەجەکە ئەندامبوون یان هاوکاریکردنی ئەنقەست و پرۆپاگەندەکردن بۆ ڕێکخراوەکە هەروەها ئەو تاوانانەی لە چوارچێوەی چالاکیەکانی ئەم ڕێکخراوەدا ئەنجام دراون و ئەو تاوانانەی لە بەرژەوەندی ڕێکخراوەکەدا بەپێی یاسای ژمارە 6415 ڕێککەوتی حوتی 2013 تایبەت بە ڕێگریکردن لە دابینکردنی دارایی بۆ تیرۆر ئەنجام دراون دەگرێتەوە. یعنی ئەو شتانەی باسمان کرد ئەمانە دەگرێتەوە بەڵام هەندێک شت هەنا نایگرێتەوە. با بچینە سەر مادەی 2 لەم یاسایەدا. ڕێکخراو پەکەکە کەجەکە و هەموو پێک هاتە پەیوەندیدارەکانی یعنی ئەمانەی پەیوەندیان بە پەکەکە و کەجەکە هەیە هەر هەمویان دەگرێتەوە لە ڕووی تیۆریدا. با ئەنجومەن ئەو ئەنجومەنەی کە بەپێی مادەی حوتی ئەم یاسایە پێک دەهێنرێت ڕادەگەێنرێت. دواخستنی لێکۆڵینەوە و دادگاییکردنەکان لە مادەی 3 مادەی 3 بەو مەرجەی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لە ڕۆژنامەی فەرمیدا بڵاو کرابێتەوە سەبارەت بە کۆتاییهێنانی بوونی فیزیکی ڕێکخراوەکە و ڕادەستکردنی چەکەکانی جگە لە تاوانی کوشتنی ئەنقەست کە لە چوارچێوەی چالاکی ڕێکخراوەکەدا ئەنجام دراوە ئەو تاوانانەی پێش ڕێککەوتی 1/6/2005 ئەنجام دراون و سزای زیندانی هەتاییان زیندانی هەتایی توندکراویان هەیە ئەو لێکۆڵینەوە و دادگاییکردانە بۆ ئەو تاوانانەی لە چوارچێوەی مادەی 1 دان و سزای هەرە باڵایان 15 ساڵ یان کەمترە بۆ ماوەی 5 ساڵ و ئەو تاوانانەی سزاکەیان لە 15 ساڵ زیاترە یان زیندانی هەتایی و هەتایی توندکراو بۆ ماوەی 10 ساڵ دوا دەخرێن. لە ماوەی دواخستنەکەدا کاتی بەسەرچوونی داواکاری یعنی ئەلمرور ئەلزەمان ناوەستێت. دۆسیە و بەڵگەکان تا کۆتایی ماوەی دواخستنەکە دەپارێزرێن سەبارەت بەو کەلوپەل و داراییانەی کە بڕیاری دەست بەسەرداگرتریان موسادەڕەوە بۆ دەرچووە بڕیاری تەسفیەکردنیان دەدرێت و وەک داهات بۆ خەزێنەی دەوڵەت تۆمار دەکرێت. یعنی بەگشتی مادەی 3 ئەڵێ ئەوانەی لە مادەی 1 و 2 باس کراون هەر هەمویان دەگرێتەوە جگە لەوانەی کە کوشتنی بە ئەنقەستیان ئەنجام داوە ویانیش کوشتنیان ئەنجام داوە ئەمانە ئەگەر بێت و خۆیان ڕادەست بکەن بۆ ماوەی و تاوانەکانیان لە یەک دقه ئەو تاوانانەی پێش ڕێکەوتی 1/6/2005 ئەنجام دراون ئەمانە سزاکیان 5 ساڵە
بەڵام لەناو ئەوانەدا ئەمانەی تاوانیان کردووە پێش 1/6/2005 ئەوانەی کە سزاکەیان لە 15 ساڵ بەرەو سەروە و زیندانی هەتایان بەسەردا سەپێنراوە ئەمانە سزاکەیان بۆ 10 ساڵ درێژ دەکرێتەوە. خاڵی 2 لە مادەی 3دا لایەنە پەیوەندیدارەکان دەتوانن لە ماوەی 2 هەفتەدا تانە لەو بڕیارانە بگرن کە لەلایەن داواکاری گشتی یان دادگاوە سەبارەت بە دواخستن دەردەچن. خاڵی 3 لە مادەی 3دا دەستپێکردنی لێکۆڵینەوە لەو تاوانانەی کە پێش بڵاوکردنەوەی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەنجام دراون و دەکەونە چوارچێوەی مادەی 1 بەستراوەتەوە بە ڕەزامەندی ئەنجومەن. یعنی ئەنجومەن ڕۆلی دەبێت لە تعریفکردنی ئەو ئەنجومەنە کە سەبارەت بەو یاسایە پێک دێ، ڕۆلی دەبێت لە تعریفکردنی ناکۆچەکان چێ دەگرێتەوە و چێ ناگرێتەوە. ڕێکارە پارێزگاریەکان و ئەو دۆسیەی لە قۆناغی پێداچوونەوەدان. مادەی 4 بڕیارەکانی دەستگیرکردن و چاودێری دادوەری کە بۆ ئەو تاوانانە دەرچوون کە بە پێی مادەی 3 بڕیاری دواخستنی بۆ دەردەچێت لەلایەن دادگای پەیوەندیدار یان دادگای تێهەڵچوونەوە ئیستیناف یان دادگای باڵا تەمیز هەڵدەسەنگێنرێت و لە کاتی هەبوونی مەرجەکاندا بڕیاری هەڵوەشانەوەی ئەو ڕێکارانە دەدرێن. مادەی 2 لە مادەی 4 بەشی 2 لە مادەی 4 سەبارەت بەو دۆسیانەیە کە لە قۆناغی پێداچوونەوەی ئیستینافدا تەمیزدان و دەکەونە چوارچێوەی مادەی 3 بڕیاری هەڵوەشانەوە یعنی بە تورکی بۆزمەیان بۆ دەردەچێت. تۆمارکردنی بڕیارەکان و دواخستنی ئەنجامدانی تاوان لە مادەی دواخستندا. مادەی 5 بەشی 1 بڕیارەکانی دواخستن لە سیستەمێکی تایبەتدا تۆمار دەکرێن بەو ئەم تۆمارانە تەنها لەلایەن داواکاری گشتی یان دادوەرەوە بە مەبەستی لێکۆڵینەوەی نوێ دەتوانن بەکاربهێنرێن. 2 ئەگەر لە ماوەی دواخستنەکەدا تاوانێکی تیرۆریستی نوێ ئەنجام بدرێت بڕیاری دواخستنەکە هەڵدەوەشێتەوە لێکۆڵینەوە و دادگاییکردن بەردەوام دەبێت. ئەگەر ماوەکە بەبێ ئەنجامدانی تاوان تێپەڕێت ئەوە بڕیاری داخستنی دۆسیەکە یان کەوتنی داواکاریەکە دەدرێت. دواخستنی جێبەجێکردنی بڕیارەکان سزادان ئینفاس. مادەی 6 بە هەمان مەرجەکانی مادەی 1 جگە لە تاوانی کوشتنی بە ئەنقەست و ئەو سزایانەی پێش 1/6/2005 بڕیاری هەتایان بۆ دەرچووە ئەلف ئەو مەحکومانەی سزای کۆی گشتیان 15 ساڵ یان کەمترە جێبەجێکردنی سزاکەیان بۆ ماوەی 5 ساڵ دوا دەخرێت. یعنی ئەمانەی سزای کوشتنیان لەسرە و یانیش کوشتنی بە ئەنقەست ئەو سزایانەی کە پێش 1/6/2005 بڕیاری هەتایان بۆ دەرچووە محکومەکە ئەگەر سزاکەیان 15 ساڵ کەمتر بێ ئەوە دەبێتە 5 ساڵ. ئەو محکومانی سزاکیان لە 15 ساڵ زیاترە یان زیندانی هەتای بۆ ماوەی 10 ساڵ دۆ دەخرێت. ئەم بڕیارە لەلایەن دادوەری جێبەجێکردن یعنی ئینفاس حاکمی دەدرێت. ئەگەر ماوەی دواخستنەکە بەبێ تاوان تێپەڕی سزاکە وەک جێبەجێکرا و هەژمار دەکرێت. بە دوواداچوون هەماهەنگی و جێبەجێکردن. مادەی 7 بە دوواداچوون و هەڵسەنگاندنی ئەم بۆ چالاکیەکانی ئەم یاسایە لەلایەن ئەنجومەنێکەوە دەدرێت بە سەرۆکایەتی جێگری سەرۆکۆمار و ئەندامیەتی وەزارەتی دادی دەرەوە ناوخۆ بەرگری سکرتێری گشتی سەرۆکۆمار سەرۆکی میت و سکرتێری گشتی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی. 5 ئەنجومەنەکە بەردەوام پەرلەمانی تورکیا ئاگادار دەکاتەوە لەلایەن پەرلەمانەوە کۆمیسیۆنی چاودێری بۆ ئەم مەبەستە پێک دێنرێت. ڕادەستکردنی چەک و کەرستەکان. مادەی 8 ئەو چەک و تەقەمەنی ئامراز و کەرستانەی کە ئەندامانی ڕێکخراو لەگەڵ خۆیان دەهێنن یان شوێنەکەی ئاشکرا دەکەن تۆمار دەکرێت. مادەی 9 ئاحکامەکانی ئەم یاسایە تەنیا ئەو کەسانە دەگرێتەوە کە لە ماوەی 6 مانگدا دوای بڵاوکردنەوەی بڕیاری ئەنجومەنی ئاسایش بە نووسرا داواکاری پێشکەش بە داواکاری گشتیان دامەزراوە پەیوەندیدارەکان دەکەن بۆ سوودمەندبوون لەو یاسایە. ئەوانەی دایانەوەی سوود لەو یاسایە وەربگرن دەبێت لە ماوەی 6 مانگدا نووسرا و پێشکەش بکەن. ئەرک و بەرپرسیارەتی. مادەی 10 دامەزراوە گشتەکان ئەرکەکانی ئەم یاسایە بە خێرایی جێبەجێ دەکەن. 2 ئەو کەسانەی
لە چوارچێوەی ئامانج و چالاکیەکانی ئەم یاسایەدا ئەرکەکانیان جێبەجێ دەکەن بەهۆی ئەم ئەرکانەوە هیچ بەرپرسیارەتی یاسایی کارگەری یان سزاییان ناکەوێتە سەر. پارێزبەندی یاسایی بۆ ئەندامانی لیژنەکان و کارمەندان دابین دەکرێت. کارپێکردن و جێبەجێکردن مادەی 11 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. مادەی 12 سەرۆک کۆمار ئەحکامەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکات، یعنی هەموو شتێک بە سەرۆک کۆمار بەستراوەتەوە. وەی وای ئەرێ چی لە تێگەشتن؟ بەڵێ چەند دقیقە 15 دقیقە یاساکەمان خوێندەوە. ئەو یاسایەی سەری مرۆڤ گێژ دەکا لەو بینەدا هیچ پرسیارێکم بۆ نهاتووە. من یاساکەیم خوێندەوە، ئەو یاسایە چۆن جێبەجێ دەکرێت و شڕۆڤەکردنی من پێشتر من باسم کردووە. پێویست ناکە باسی لێوە بکەین و پێویست ناکە زۆر، یعنی پێویست ناکە زۆر بە نێگەتیڤی باسیەکەین و زۆر پێویست ناکە بە پۆزتیڤ باسی بکەین و وەک دەستکەوت و نەعزانە پرۆپاگەندەی بەڕەڵڵا باسی بکەین. ئەمە دەستکەوت نییە پێش هەموو شتێک، ئەمە کارێکە لە سەردەمێکدا دەکرێت کە باڵانسی هێز 180 دەرەجە گۆڕاوە. باڵانسی هێز ئەمڕۆ نەگۆڕاوە، باڵانسی هێز 20 ساڵەمەوە بەر گۆڕاوە. ئەتوانین لە چەند تەوەرێکدا کۆیان بکەینەوە. یەک، دەستگیرکردنی ئۆزەلان و گەڕێندرانەوەی بۆ تورکیا، بۆشایی سەرۆکایەتی لە ناو ڕێکخراوەکەدا دروست کرد. دوو، مردنی حافز ئەسەد و هاتنی بەشار ئەسەد کە نەیتوانی هاوسەنگیەکان نە بەنسبەت ڕێکخراوی کوردی و نە بەنسبەت هەژمونگەرایی دەوڵەتی سووریا، هەژمونگەرایی ناوچەیی لە بۆ هەموو ڕێکخراوەکان، یعنی حیزبوڵڵاش لە ناودا، بزوتنەوەی فەڵەستینیش لە ناودا، کوردیش لە ناودا کە بە دەرەجەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان و پەکەکەی دەگرتەوە. نەیتوانی بەشار ئەسەد ئەو باڵانسانە بپارێزی، بە پەلە کەوتە ناو گەمەکانی یەکێتی ئەوروپا، کەوتە ناو گەمەکانی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی تورکیاش لە بەهاری عەرەبیدا فێڵێکی زۆر زۆر گەورەی لێکرد و هەتا وەکو ڕووخە و بە ڕووخانی دەوڵەتی سووریا و هاتنی ئەڵقاعیدا بۆ سەر دەسەڵات و پشگیریەکی نێودەوڵەتی زل و زەبەلا بۆ ڕێکخراوی دەوڵەتی ئەڵقاعیدەی سووری هاوکێشەکەی زیاتر گۆڕی. نەبوو نەمانی حیزبوڵڵا لە سووریا کشانەوەی هاوکێشەکەی زیاتر بە بەرژەوەندی دەوڵەتی تورکیادا گۆڕی. لاوازبوونی ئێران لە ناوچەکەدا هاوکێشەکەی زیاتر گۆڕی و لە هەمان کاتدا هەڵە استراتیژیەکانی پەکەکە هاوکێشەکەی زیاتر گۆڕی، بە تایبەتی هەڵی استراتیژی کە پەکەکە لەو ماوەیەدا لە ماوەی ئەو 26 ساڵەدا لە دوای ئۆجەلاندا نەیتوانی وشەیەک دارێک لەسەر بەردێک دابنێ کە ئۆجەلان دەیویست، نەیتوانی هیچ شتێک بکە. یەک کەس ناتوانانی بەڵگەیەکم بۆ بنێتەوە سەرکردەیەکی پەکەکە گەورەیان بچوو توانی بێتی لە بواری ڕێکخراوی، لە بواری تیۆری، لە بواری استراتیژی، لە بواری بیرمەندی، لە بواری ڕۆشنبیری، لە بواری فەلسەفیدا یەک وشەی لەسەر پەکەکە زیاد کرده بێت جگە لە ئۆجەلان. ئۆجەلانیش قسەیەکی کردووە ئەمانە بە 650 تێیدیان کردووە، چۆن پرۆسەکەیان ئەمڕۆکە تێید کرد. من لە بواری ڕەخنەوە باس ناکەم، من باسی واقعیەتەکە دەکەم. و لەمەشیان گرنگتر لە شەڕی خەندەقدا پەکەکە کەوتە ناو هەڵەیەکی استراتیژی زۆر زۆر گەورە. ئەتوانین بڵێن هەموو هێزی خۆی لە 1990 هێزی خۆی، هێزی تورکیا، ئەو هێزێکە لە تورکیا لە باکوور بوو، هەر هەمووی تەسفیە کردو بە کوشتنیدا و بە تاڵانیدا و زیانێکی زۆر زۆر گەورەی لە بزوتنەوەی لێگالی بزوتنەوەی یاسایی کوردیدا کە لە کۆتاییدا وای لێ هەر دەمیرتاش دەستگیر بکرێەوە. کاتێک دەمیرتاش دەستگیرکرا پێش دەستگیرکردنەکەشی، بەڵام لە دوایی دەستگیرکرا ناکۆچێکی زاق لە نێوان سەرکردەکانی پەکەکە و ئەسراحەدی دەمیرتاش هاتە ئاراوە کە فیگورێکی سیاسی زۆر زۆر بەهێزە. جگە لە دەمیرتاش هیچ کەس لەناو کووردا ناتوانێت
بەو شێوەیە سیاست بکە و نەیتوانیوە سیاست بکە و نەیتوانیوە بزوتنەوەی یاسایی کوردی کە لە سەدا 56 دەنگەکانی بگەینێتە لە سەدا 13 و زیاتر بە یەکجار بە یەک هەڵمەت و پەکێکە بەردەوام دژایەتی دەمێر تاشی کرد و باڵی پەکێکە لە ڕۆژ ئاوادا چەندین هەڵی استراتیژی زۆر زۆر گەورەی ئەنجامدان یەک لەو هەڵانەش پێش شەڕی ڕەقا بوو کە دەواازەیەکی زۆر زۆر گەورەی لە بەردەمدا کرایەوە بۆ ئەوەی لە جیاتی ئیتیفاقکردن لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل و بەریتانیا و فەڕەنسا بچێ لەگەڵ بەرەی رووسیا ئیتیفاقی بکە. رووسیا زۆر زۆر پێویستی بەو ئیتیفاقا هەبوو و پێش شەڕی ڕەقا من ئەو زانیاریانم ئاشکرا کرد. ئەو زانیاریانە زانیارین لە دەمی سێ ئەتوانم بڵێم سەرکردەی ڕێکخراوەکەم بیستووە کە هەمویان شاید حاڵن لەو کۆبوونەوانەدا ئامادە بوونە کە لە پێش شەڕی ڕەقادا لە نێوان سووریا رووسیا و هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئەتوانین بڵێن بە ناڕاستە خۆیش ڕاستە خۆ بە بەشداری پەکێکەدا ئەنجام دراون. سێ کۆبوونەوە ئەنجام دراون لە هەر سێ کۆبوونەوەکەدا رووسیا دەستکەوتی زۆر زۆر گەورەی بە بزوتنەوەی کوردیدا و ئەو پێش ئەو دەستکەوتانە ئەتوانین بڵێن رووسیا جاری یەکەمین بوو بیرۆی پەکەکەی لە مۆسکۆ ئەو بیرۆی ئێستاشەیە بەڵام ئەو کاتە جاری یەکەم بوو بیرۆی پەکەکەی لە مۆسکۆ بە ڕسمی ناسی یعنی ئەوە تا ئەوە زۆر زۆر گرنگە کە رووسیا پەکەکە نەوەک بە ڕێکخراوێکی تیرۆریستی نازانێ بەڵکو بە ڕێکخراوێک دەیناسێ کە ڕێکخراوێکی یاسا ڕێکخراوێکی مەشروعە و رووسیا مەشروعەتی خۆی لەوەی ناشارێتەوە کە پەیوەندی هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوەدا و دوای ئەوە سەردانی ڕۆژ ئاوا دەکەن ئەو پاکێجانە پێشکەش دەکەن کە لە ئایندەدا ئەگەر بێت و ئەو ڕێکخراوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و فەڕەنسا و بەریتانیا ئیتیفاق نەکا لەگەڵ رووسیا ئیتیفاق بکە ئەمە ئەوە رووسیا چەند کارێک دەکات لەمانە دەستورێک دەنووسرێتەوە لە سووریادا کە لەو دەستورەدا کورد شەریکی حکوومەتی سووریایە کە ئێستا هیچ شەڕەکەتێک نییە بەڵکو چەند پۆستێک بە خێرەی ئاحمە شەرع دەدرێنە کوردەکە ڕنگ بێ پۆستێک ئێستاکە بە پۆستی جێگیری وەزارەتی بەرگری دراوە ڕنگ بێ پۆستی جێگیری یەک لە جێگرەکانی وا دیارە وەزیری دەرەوە چەند وابزانم 6 جێگیریانە یەک لە جێگرەکانی ڕنگ بێ ئیلهام ئەحمەد هیچ پۆستێکی دیکە نەدراوە و پۆستی والی واتە پارێزگاری حەسەکەیان بە کوردێک داوە و ئێستا ئامادەنین یەپەژە بخەنە ناو سوپای سووریەدا چونکە بەپێی حکوومەتی ئەڵقاعیدەی نوێی سووریا لە سوپادا نابێ ژن هەبێ ئێستاکە هێزەکانی سووریای دیموکراتیک ویانیش یەپەژە تکا دەکەن بۆ ئەوەی لە وەزارەتی ناوخۆدا وەکو پۆلیس قبولیان بکەن وەکو پۆلیس هەمیش یعنی پۆلیس لە هەموو شوێنێک پۆلیسی ژن هەیە لەوێژدا لە بەردەم فڕۆکەخانەکاندا جانتای ژنان بپشکن هیچ دیکە نییە یان لەبەر دەرگای سینەمادا جانتای ژنان بپشکن وەکوتر ڕۆلی پۆلیسی ژن چ دەبێت بەڵام ئەمە ئەو کارە ساتە بوو کە لە ڕووی استراتیژیەوە هەڵەیەکی زۆر زۆر گەوریان ئەنجامدا پێشوازیان لەو پێشنیار یاسای ڕووسەکان دەکرد پێشنیار یاسای ڕووسەکاندا جگەلەوەی ئۆتۆنۆمی هەبوو لە هەمان کاتدا رووسیا گەڕانتۆرێکی سەربازی دەبێ بۆ پاراستنی کوردەکان لە سووریادا یعنی لە بەرامبەر تورکیا دەگەی و رووسیا و سوپای رووسیا و هێزەکانی سووریای دیموکراتیک و سوپای سووریا ئەمانە بەڕسمی بەشداری لەو شەڕانە دەکەن کە خاچی سووریادا دژ بە هەموو تێرۆریستان و داجیکەران دەکرێن تێگەی لە سەروی هەمووشیانەوە ڕقە دێ و ئێران و حیزبوڵڵا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پشتگیری لەو شەڕانە دەکەن و بەشداری تێدا دەکەن
ئەمانە هەر هەمویان چەندین جار تاو توێکران بەڵام لە کۆتاییدا بڕیاری چوادرا ئێمە لەگەڵ ئەمریکیەکاندا ئیتفاق بکەین باشترە چەک و تەقەمەنی باشترمان لە بۆ دێ چەک و تەقەمەنی ئەوان لە ڕووسەکان باشترن هەڵبکی چەک و تەقەمەنیەکیان نەدا بە کوردەکاندا ئەو چەک و تەقەمەنیانە هەتاوەکو ئەو دواییەش هەر لە دەستی چەک و تەقەمەنیە بەهێزەکان هەر لە دەستی سوپای ئەمریکادا بوون و ئەگەر چەک و تەقەمەنیەکیان بە هێزەکانی سووریای دیموکراتیک دابێ وەکو ڕاجیمە و درۆن و ئانە هەر هەمویان لە کۆتاییدا قفڵکەران کە ناتوانانی بەکاربێن ئەوە تایبەتمەندێکی سەربازی ئەمریکا چەکت پێی ئەدا بەڵام کەزانی ئەو چەکە لە بەرژەوەندی ئەو بەکار ناینی و لە دژی بەرژەوەندیەکانی ویانیش لە دژی ویستی ئەو بەکاردنی چەکەکان بە ئاسانی ئەتوانی قفڵ بدە کە ناتوانانی بەکاری بێت وەکو دارێکە وەلا هەمان کادا نەوتی دێرە زۆر ڕۆلێکی زۆری هەبوو لەو بوارەیەوە بۆ ئەوەی نەوتەکە بفرۆشن لە ماوەی 15 ساڵ ئەو نەوتە فرۆشترا لەگەڵ ماڵی بارزانی ئەو نەوتیان بە هەرزان و تاڵاندا و لە ئەنجامدا خەڵکێکی زۆر لە عەرەب نشینەکانی ناوچەی دێرە زۆر لە ماوەی 15 ساڵدا عەشیرەتەکان چەندین جار من باسم کردووە کە سەرۆکی عەشیرەتی جبور بە ئاشکرا هەرچەندە متفقی هێزەکانی سووریای دیموکراتیک بوو بەڵام متفقێکی مەبدەئی نەبوو اتفاقەکە لەسەر داخوازی سعودیا و لەسەر داخوازی ئەمریکا پێک هاتبوو چونکە عەشیرەتی جبور نەیدەویست نەیدەتوانی اتفاق بکە لەگەڵ داعش هیچ عەشیرەتێک نەیەتوانی چونکە داعش داوای بەیعی دەکرد داوای شەراکەتی نەدەکرد هەر کەسێک متفقی داعش بێ ناتوانێت بێتە متفق تێگەی چۆن وەکو بڵێن ئەمڕۆکە هەندێک عەشیرەت هەنە متفقی پارتی نێوانیش متفقی یەکێتینە ئەوانە تا ڕادەیەک متفقن بەڵام لەگەڵ داعشدا ئەمە ناکرێت لەگەڵ داعش دەبێ بەیع بدەیت بەیعدا و خەلاص عەشیرەت شتێک نامینێ داعش دەچێتە ناو عەشیرەتیش ئەوەی ناوێ لە بۆ هەندێ عەشیرەتی جبور کە یەک لە عەشیرەتە گەورەکانی ناوچەکە بوو و جبوریەکان بەشێکیان لە سعودیانە بەشێکی ئەو عەشیرەتە هەر بخوێن خەڵکی سعودیانە ئەمانە داوایان لە دەوڵەتی سعودیا کرد کە عەشیرەتی جبور بپارێزێت دەوڵەتی سعودیا نەیدەزانی چۆن لە دەستی داعش بیان پارێز لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی ئیتفاقیان کرد کە بۆ ئەوەی ببنە متفق بەڵام سەرباری ئەوەی سەرۆکی عەشیرەتەکە متفقی هێزەکانی سووریا بوو سووریای دیموکراتی بوو چەند جار داوای دەکرد کاکە من متفقی ئێوە متفقی دەوڵەتی بەشار ئەسەد نیم بەڵام ئەو نەوتە دەبێ ئێوە لەگەڵ بەشار ئەسەد ڕێک بکەون نەک لەگەڵ لایەنی دیکە بەڵام ئەو نەوتە فرۆشا تورکیا فرۆشا داعش فرۆشا جەبهەت النوسرا فرۆشا ئەڵقاعیدا و کەم فرۆشترا سووریا وەکو کارتە بەرامبەر سووریا بەکار هات و ئەمە بۆ هۆی ئەوەی کە دەوڵەتی سووریا لاواز ببێ دەوڵەتی سووریا کە لاواز بوو شەڕی ئێرانی بەسەرداهات شەڕی ئۆکرانی بەسەرداهات نە ئێران و نە رووسیا نەیانتوانی دەوڵەتی بەشار ئەسەد بپارێزن بەشار ئەسەدیش نەیتوانی هیچ ریفۆرمێک بکات لە ڕۆژی هاتە سەردەسەڵات هەتاوەکو دوای نەیتوانی هیچ جۆرە ریفۆرمێک بکات و ئەمە کۆتایی بە قەزیەی کوردی لە باکوور و لە ڕۆژ ئاواش هێنا ئێستاکە قەزیەی کوردی لە باکوور و لە ڕۆژ ئاوا کۆتایی پێ هاتووە بەڵام وەرە پێم بڵێ کاچی دژبەری ئەو پرۆسی وەرە پێم بڵێ ئەگەر پەکەکە ئەم کارە نەکە چی بکە هاوکێشەی هێز بە تەواوەتی گۆڕاوە ئەولەویەتی تورکیا لە بۆ ناتۆ زۆر زۆر گرنگە ئیسرائیل ناتوانێ دارێک لەسەر بەردێک دابنێ و درۆی دەکە هیچ پرۆژەیەکی لەبوو هیچ کەس نییە ناشتوانی هیچ کاری بکە ئیسرائیل ناتوانێت حەماس تەسفیە بکە ئێستاکە هەوڵێک هەیە بۆ تەسفیەکردنی حەماس بۆی چەکەکانیان دابنێن بەڵام ئەمەش تا چەند سەردەگرین نازانێت ئیسرائیل ناتوانێت حیزب الله چەک بکە ئیسرائیل گوتی لەگەڵ حەسەن نەسڕڵڵا حیزب اللهشم لە گۆڕلا بەڵام تەماشامان کرد ئێستا حیزب الله لە جاری پێشوو زۆر بەهێزتر ئەو چەکانە ئێستا حیزب الله بەکاردێنێ سەرباری ئابلۆقەیەکی زۆر تون کە لەسەریدا هەیە ئەو چەکانێ لە سەردەمی حیزب الله بەکار نەهێنا بە تایبەتی پیشەسازی دڕۆنی حیزب الله کە چەند بەکاریگەرە هەتاوەکو ئێستاش هەموو تەکنۆلۆژیای ناتۆ ناتوانێت ڕێگری لە درۆنی پیڤچیا ناوەکەی بگرێنێ ناتوانانی ڕێگری لێ بکە و ڕاجیمەکان و تۆپ هاوێژەکان و درۆنەکانی حیزب الله لەگەڵ موشکە
مامناوەندیەکانی وایان کردووە کە لە خەزینەی سەربازی ویانیش لە دەپۆی سەربازی ئەمریکا و ئیسرائیلدا سیستەمی پاتریۆت نەمێنێ. ئێستاکە سنتکۆم بەردەوام بە دۆناڵد ترامپ دەڵێ ئاگدار بە شەڕێکی دیکە لەگەڵ ئێران هەر نەگیرسێنی، ئێمە بە هیچ شێوەیەک مهماتی سەربازیمان لە بەردەستدا نەماوە بۆ ئەوەی ئیسرائیل بپارێزی. ئێمە هیچ ناتوانین متفقەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بپارێزی. ئێمە ئەوە هیچ لە کوێت و لە بەحرێن لە قەتەر لە هەولێر لە ئەنبار دەکشینەوە، ناتوانین ئەمانە هیچیان بپارێزین، ناتوانین ئیسرائیلیش بپارێزین. لە هەمووی گرنگتر سبەینێ ئەگەر چاینا دەوروبەری تایوانی گرت بە کەشتی و سوپازل و زەبەلاحەکەی، ئێمە هێزێکی تەحەدیمان نییە لە بەرامبەر چاینا بەکاربین، چونکە هەموو موشەکانمان لە بەرامبەر ئێران بەکارێنە. کەواتە لەو حاڵەتەدا تەماشا دەکەین یەک هیوای ناتۆ ئەوەیە بە بەرەی خۆرئاوا ڕۆژهەڵات ببورن بپارێزین لە بەرامبەر رووسیادا، ئەمیش لە ڕێگای تورکیادا. یعنی ئەمە گرنگی سیاسی و جیۆپۆلەتیکی و سەربازی تورکیایە لە بۆ ناتۆ، لە بۆ ئەمریکا، تەنانەت لە بۆ ئیسرائیلیش، لە بۆ قوبڕسیش، لە بۆ یۆنانیش، و لە هەمان کاتدا گرنگی تورکیایە لە بەحری ڕەش لە دەریای سپیناوە ڕاست. پاشە ئەو درۆنانەی تورکیا لە ئاسماندا لەسەر شاخەکاندا هیچ کەس ناتوانێت خۆی بپارێزی، چۆن سەری خۆت لە کونێ دەردەخی لە تەقی سەرت دەدا. گەریلاکان زۆر دەیانتوانی لە گردێکی وەکو کە پێی دەڵێن تەپەی بەهار، گردی بەهار لەسەر چیای زاپە، یەک لە گردە استراتیژیەکانە، من بەخۆم لەو گردە زۆر ماوە، یەک لە گردە هەر استراتیژیەکان بوو، بەڵام بەخۆیان بەمیان گوت ئێمە بەتەنیا لە بۆ 2 ساڵ توانین مهمات و لۆجستیک و جەبرخانەکانمان دابین بکەین، زیاتر نییە. شەڕەکان 2 ساڵ و نیوی خایەن هیچی تێدا نەما، نیان دەتوانێت بریندارەکانیان دەرمان بکەن، لە تونێلەکاندا شەهید دەبوون، تەسلیمیان کرد. یانی هیچ هەڵوو مەرجێکی سیاسی سەربازی استراتیژی لە ئارادا نەماوە کە ئەتە بەو شێوێ بتوانی کار بکەی. هەموو کەم و کورتێکی استراتیژی وات لێ دەکات کە لە دواییدا دوای 15 ساڵ ئەتۆ باجەکەی بدەی، کە ئەتۆ کاتی هات باجەکەی بدەی، کاتی ئەوە نامێنێ ئەتۆ بڵێ باشە ئێستا چی بکەین، ئێستا ناتوانانی هیچ بکەی. ئێستاکە یەک لە استراتیژیەکان و ئەولەویەتەکانی ئەو جەلان ئەوەیە کە ڕێکخراوەکەی بپارێزی، بەڵام بە فۆرمێکی دیکە، بە عەقلیەتێکی دیکە، بە مێتۆدێکی دیکە، بە شێوازێکی دیکە کە هیچی لە عەقلیەتی ئێوە ناچێت کە بیری لێ دەکەنەوە. یعنی عەقلیەتی کوردایەتی کە لە ساڵی 20ەکاندا سەری هەڵداوە و یانیش زەمینی هەبووە، تێگەی کە بەشێک میراسی خۆی لە عەقلیەتی نەقشبەندیەکاندا دەگرێت، نەقشبەندی سیاسیەکان، و لە دوای کۆماری کوردستاندا ئەتوانین بڵێن پەلوپویەکەی زیاتر هاویشتووە بە سیاسی بووە، کە بنەماکانی فکرکردنەوەی کاژیک و پاسۆکی هێشتا تێدا ماوە. ئەو عەقلیەتە چەند مۆدێرنیش بکرێ ئەمڕۆکە باوی نەماوە. لە کوردستانی عێراقدا کە چەندین دەستکەوتی زۆر گەورەی هەبووە هەیەی ئێستاش لە باشترین حاڵەتدا گەندەڵترین و فاشیلترین و فاشیستترین سیستەمە، بنزینە لە هاوڵاتیەکانی موچە لە هاوڵاتیەکانی دەبڕێ، هیچ هەڵوو مەرجێک نەماوە. ئێستاکە ئۆجەلان دەرفەتێکی دیکە لە دەستدانە جگە لە پاراستنی ئەو ڕێکخراوە، پاراستنی ڕێکخراوەکەی، بەڵام بە فۆرمێکی دیکە بۆ ئەو ڕێکخراوە ئەمجارە بتوانی بژی، چونکە ڕێکخراوەکە ئێستا ناتوانی بژی. ڕێکخراوەکە لە باشترین حاڵەتدا دەبێتە حوسێن یەزدان پەنا، ئەوەی کە کەمالپیر و مەزلوم دۆغان و حەقی قەرار خۆیان بۆی بە کوشتندا حوسێن یەزدان پەنا نەبوو. ئەمە مافیایە، ئەمە چەتە گەرایەتی، ئەمە شەلاتی گەرایەتی کوردایەتیە.
هەر کەسێک چاوی لێبێ وڵات چاومان لێبێ دەی باشکەم نەتەنیا وەکو مرتەزەقەیەکی سەرسەری قبوڵمان بکە ئەتۆ وەکو کەس لەسەر لە پشت شاشە ئەتوانێ قسە بکەی بەڵام ئەمە بۆ سەرکردەیەک بۆ ڕێکخراوێک کە هەندێک تمۆحی استراتیژی هەبێ ئاسان نییە و لە هەمان کاتدا لە بابەتی ئەکادیمیشدا شتێکمان هەیە بە ناوی پاشەکشەی استراتیژی کە شتێکی زۆر زۆر ئاساییە لە سیاسەت و لە استراتیژیەکدا ئەتۆ ئەمڕۆکە باڵانسی هێزت نییە باڵانسی هێزتێک چووە و ئەو استراتیژی کە هەد بوو ناتوانانی جێبەجێ بکەی دەبێت تۆ قوربانی پێ بدەیت لە بۆ مانەوەی هەندێک شتی دیکە ئەو شتانەی دیکە ئینسانی تۆن ڕێکخراوی تۆن لێرەدا ئەمە گرنگە ئایا ئەمە چەندی جێبەجێ دەکری هەندێک شتی هەیە خەیاڵ هەتاوە کوستە جێبەجێ ناکە یەک لەوانە ئەوەی ئۆجەلان و پەکەکە و دام پارتی دەڕێن دیموکراتیزەکردنی تورکیا دیموکراتیزەکردنی تورکیا لە سەردەمی تورخۆت ئۆزاڵدا دەبوو لە سەردەمی ئەجەویدیشدا تا ڕادەیەک ڕێگەی تێدا دەچوو لە سەردەمی مەسعود یەڵماسیشدا تا ڕادەیەک ڕێگەی تێدا دەچوو کەس کە ئەستێرەی یەکێتی ئەوروپا لە تورکیا دەگەشایەوە سەردەمی ڕەجەب تەیب ئەردۆغان و چەتەکەی وەک چەتەگەرایی باخچەلی و هاکان فیداندا هیچ زەمینێکی تێدا نییە ئەمە ناکرێت ئەتۆ دەبێ ئێستاکە لە پەنای ئەم سوڵتانیەتە ئەوتۆکراتیەتەدا بژی و بێگومان باجی دەدەی هەندێک شتی پێ دەدەی یەک لەوانەش مانەوەی ئەو سوڵتانیزمەیە بە شێوێک لە شێوەکە ئەمانەی ڕنگ بێ تێدا هەبێ و ڕنگ بێ ئەمانە ببنە زەمینێک بەڵام وەکووتم ئەتۆ خەریکە لە دەریایەکی دەخیچەی دەبێ یان ئەوە تا بە خۆت و بەلەمەکەت و کەشتەکە دەچە ژێر ئەو دەمری یان ئەوە تا بەلەمەکەت دەکێ قوربانی بە چوپێک دەپەڕیەوە ناو جەزیرەیەک تەمام لەوێ لەگەڵ ئاژەڵەکان دەژی ڕێگەی دیکە نییە بەڵێ ویستم ئەمڕۆکە ئەمە بڵێم با بزانم و بزانم بە تەنیا کاک شێخ وەسانی بەڕێز پرسیاری کردووە سڵاو کاکیوە گوتتە پەکەکە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا هیچ ئیزافەیەکی نەکردووە پێت وایە ڕۆژئاوای کوردستان بە هەموو کەم و کورتەکانیەوە هێشتا ماوە بەرهەمی قەندیل نەبوو نییە ڕۆژئاوا هیچ ئەخر ڕۆژئاوا نەماوە ڕۆژئاوا کوانی مۆدلەکەی ئەمن باسم کرد مۆدلی ڕۆژئاوا مۆدلێکی سوتاوە مۆدلەکەی نەماوە یانی لە ڕۆژئاوادا مۆدلێک هەبوو مۆدلێکی شکلی بوو ڕاستە ئەمانە لە پەرەگرافەکانی استراتیژیەکەی ئۆجەلاندا ڕەنجیان دەدایەوە و ئەمە هیچ پەیوەندێکی بە قەندیلەوە نەبوو ئەمە لەوێ زۆر زۆر ئاسانتر بوو لە جوگرافیایە چونکە پەکەکە ڕکەبەری نەبوو ڕکەبەرەکانی پەکەکە ئەنەکەسە ئەنەکەسەش کۆمەڵێک کارمەندی دەوڵەتی بەشار ئەسەد و حافز ئەسەدی پێشوو بوو کە نیان دەتوانی کارمەندی بکەن لەمە زیاتر دەگەی قات و قەرەواتیان دەبەست و لە هۆتێلەکانی بارزانی و ئەردۆغان دەژیان یعنی نیان دەتوانین لە کرداردا شتێک بکەن زمینەی هەبوو و لە هەمان کەدا زمینەیەکی دیکە کادرەکانی پەکەکە پێشتر ئۆزەرانیان بینی بوو بە پێچەوانی کادرەکانی باکوور و یانیش خەڵکی باکوور خەڵک بەگشتی کاتێک ئەمە لە سووریا بوو هەموو دووسێ مانگەنگ جارێک ئۆجەلان 100 کەس خەڵکی ئاسایی داوات دەکرد پیرێژن و پیرێمێرد و منداڵ ئەو منداڵانە یەک بێک ڕسمیان لەگەڵ ئۆجەلاندا دەگرت و شتیوە کەیفیان پێداهات و دەبۆ شتێکی ڕۆحی بەڵام مۆدلەکە مۆدلێکی شکلی بوو نمونەیەک بۆ بێنەوە کاک ئیبراهیم ئەلێ کاکێ وەیسی هون ژغێنی یەکێتیە گەلێ کورد تشتێکیدن هەیە هون بزانن بن بەڕاستی ئانجی فێر ببن یەکێتیە گەلێ کورد کەینێ یەکێتیە گەلێ کورد تونەیە یەکێتیە گەلێ کورد گوتنێ شاعیرانە خەونە
یەکێتیە گەلێ کورد نابە بزانە ئەوە کادرێن سەرۆک ئاپۆین بزانە ئەوە کادرێن پەکەنی بژی سەرۆک ئاپۆ بژی یەکێتیە گەلێ کورد بژی ڕۆژهەڵات بژی ڕۆژهەڵات شتەڕە چە ئەv لەvê یاساییدا هاتیە نویساندن پەکەکە و کەجەکە و هەمووی ئامورێنوان یعنی پەژەکشی دگرێ کێ دیمێنێ حەسەن یەزدا پەنا دیمێنێ تو دبێژی بژی حەسەن یەزدا پە ئەvە ئاستێ سەڤیەیە کادرێن پەکەکێ کاک ئیبراهیم بەخۆ ببینە مخابن ئالیگرێن پەکەکەی وسانە ئەوە ئالیگرێن پەکەکێنە ئەو کاکوەیسی و کەسەکە پڕ پشتگیری دێ کەناڵێ من سوپاسیاوی دیکەم لێ ئەس دەواری فکری و ڕاماندا ڕەخمیان لێ دەکرێت کاک ئیبراهیم ئەو مۆدلەی ڕۆژئاوا مۆدلێکی شکلی بوو نمونێکرد بۆ بێنەوە من چەند جاری دیکە ئەباسم کردو کە ناوم لێە ڕژێمی کادریان دروست کرد بوو کاک ئیبراهیم وا بزانم تەمەنی تۆش لە تەمەنی مندایە ئێمە سەردەمی بە عوسمان بەبیر دێ لە شەقڵاوە بۆ نمونە ئەگەر ویستە بە لە هەندێک سەردەمدا بەرمیل نەوتێک وەربگرێ دەبوایە چوای منەظەمەی حیزبی کاغەزێکی تەناوە لە ڕۆژئاوا شوا بوو ماوەیەکدا ئەچووی کۆمیسیۆنیان هەبوو کۆمیسیۆنی سیڤیلیان هەم خەڵکی سیڤیل ئێژیدیەک تورکمانێک عەرەبێک کوردێک مەسیحیەک تێیدا بوو وەڵام فشەم شکلی بوو لە دەرەوەی ئێرادەی کۆمیسیۆنەکە دەچووی کاغەزی کادرێکت دەهێنا دەچێت دایرێک تەعین دەکوی وایە یان نا چۆن لە باشوور خەڵک کوژرا لەوێش عینەن خەڵکی سیڤیل خەڵکی ڕەکەبەر کوژرا ئەوە چ مۆدێلێن هیچ مۆدلێک نەبوو باش کاکێ وەیسی یەکێتیە گەلێ کورد و یەکێتیە نەتەوی و تشتێن وسا ئەو تشتێن خەیالینە من چەند جار دەواری استراتیژیکدا بەحس کردیە 4 کوردستان هەنا و هەر 4 کوردستان هەنێک تشتێمەی ئەحساسێمە هەنا ئەم دەکارن بە هاوڕاپا حساسێتێتا ji بۆی کۆمارە کوردستان ji بۆی نەورۆزێ ji بۆی حەلەب ji بۆی ئەنفال ji بۆی دێرسمێ چاوایە یا منژی وسایە لێ سیاسەتێتەوە بەرژەوەندێتا ji بۆی پترۆلی چاوایە نەوسایە ji بۆی پترۆلی چاوایە یا من نەوسایە حساسێتێ ji بۆی تورکیا چاوایە یا من نەوسایە ئەس وەک هاوڵاتیەک هەرێمی کوردستانی مەجبورم بێژم divê tekiliyama bi dewleta Tirkiye re pir baş be bi dewleta Îranê re pir baş be ji bo herêmê Kurdistanê pir baş e tekiliyama bi dewleta Îranê re bi dewleta Tirkiye re pir xweş be tu wisa nafikirî te fam kir ew yek bes e ji bo ku yekîtiya gelê Kurd û tiştê wisa ew qeşmerxane ne ev gotinên bêmeعنانە ku realîteyekî nirxekî wanî siyasî nîne belê zorim dirêj kiridewa spas danekem ka tawekû êsta legaltan dabûm hîwadarim welamî pirsyareke kak Ibrahîm Şêxwesanîşim dabêtewa spas danekem ka gizdiryan ew pirsyarek Tirkiye dەیەوێت کارتی کورد لە دەستی ئیسرائیل بسووتێنێ لە تورکیا و سووریا و عێراق و پەیوەستیان کات بە مەرکەزەوە هەندێ مافیان بداتێ ئەوەی کە خۆیان پێی دەوت مافی شارومەندێتی بەڵێ ئەویان دەتوانی پێ بدا و ئەمە من بە دەستکەوتی دەزانم هیوادارم دەوڵەتی ئێرانیش شتێکی وا بکە کاک ژیار وە ئەمە بە کارێکی غەڵەت نازانم من پێم باشە کورد لە هەر چواربەشی کوردستان چەکەکەی لە دەست دەربهێنرێ وەکو شارومەندێتی ئەسلی حیسابی بۆ بکرێ و بکەوێتە ناو سیاست بکە لەمە زیاتر ئەوەی دیکە هەمووی بەڕاستی خەڵک بە کوژدانە کورد بە جاهیلکردنە سووتاندنی کووردە سووتاندنی دێهاتی کووردە ماڵی کووردە و لاوازکردنی کووردە و هەژارکردنی کووردە هیچی دیکە نییە دەبوایە ئەمە پێشتریش کرابوایە مۆدێلی نەتەوەی کوردی لە شێخ مەحموودەوە هەتا وەکو دەگاتە دروستکردنی پەکیکە مۆدلێکی غەڵات بووە مۆدلێک بووە لەسەر بنەمای هەندێک مۆدلی دیکە دروست بووە وەکو کوبا و ڤێتنام و جەزائیر و فەڵەستین و ئەمانە
و بەشێک لەمانە کە سەرکەوتونە هەڵومەرزێک لە ئارادا بۆ سەردەمی یەکێتی سۆڤیەت ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە و هەندێکیان ڕۆلی نەبینیوە وەکو مەسەلەی فەڵەستیندا و مەسەلەی کوردە. ئێستا کە کاتی ئەوەیە ئەمە کۆتایی پێ بهێنرێ. ئەمە بەتەنیا تورکیا نایەوێت کاک ژیار، ئەمە هەموو خۆر ئاوا ئەمەی دەوێت و جگە لەمە شتێکی دیکە نییە. کاک ڤەیسی سوپاس ji بۆی وە، سوپاس ji بۆی تەحەمولاتە هەر بژی و سوپاسی هەموو هاوڕێیان دەکەم کە لێرە تەماشامان دەکەن بینەرمانن، تکاتان لێ دەکەم هەوڵ بدەن ڤیدیۆکانمان شێر بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن، هیوادارم سوودی هەبوو بێ و ئەو بابەتە کۆن نابێ و ئەو بابەتە بە لەبیری نەکەم لە کۆتایی بڵێم ئەو یاسایی کە ئێستا نووسراوەتەوە بۆ ئەنجامدانی ئەوە بەلای کەمێ ئێمە پێویستمان بە دوو ساڵە و هەندێک شتی هەیە خەیالیە. بۆ نمونە دارایی و چەکەکان دەبێت دەستنیشان بکرێن. ێ باشە ئەمن بەرپرسیارێکی پەکەکەم بۆ نمونە لە گاڕێ دەژین، چەکەکان بە ئارەزوی خۆم لە کونێک دەشارمەوە بە کەسی ناڵێ. ئەگەر دەوڵەتی تورکیا نەیدۆزیەوە من پەکەکەشی ناڵێ و یانیش بە تەنیا بە هەندێک کەسی پەکە دەڵێم بە تورکیای ناڵێم چی لێ دەکەن و یانیش پارە، ئەو پارەیە ئەتو توزانی چەندە، چێ دەڵێ پێت دەدەن، چێ دەڵێ لە شوێنی دیکە ناشارنەوە. ئەمانە کۆمەڵێک شتن کە دیار نییە. پاشان چێ تاوانی کردو و چێ تاوانی نەکردو ئەمەشیان 100% دیار نییە. لەسەر بنەمای ئیستیخباراتی هەندێک کەس جاسووسی دەکەن، بەسەر هەندێکیان جاسووسیان کردووە، بەڵام کوا بەڵگەت هەیە، بەڵگەشت نییە. پاشان ئەوەندە باسی دادگا و دەستور و ماف و ئەم جۆرە شتانە دەکرێت لە دەوڵەتی ئێستای ڕەجەبیدا. ئەمانەش قسەی پرۆپوچ و بێمانان. بەڵام بە هەر حاڵێک بێ ئەمە هەم لایەنێکی نێودەوڵەتی هەیە، هەم لایەنێکی تورکیایی هەیە. لایەنە تورکیەکەی بەڵێ وەکو کاک ژیار باسی کرد، کورد نەبێتە پرۆکسی ئیسرائیل و ئەمە شتێکی باشیش بۆ جەلانیش لەگەڵ ئەمەدا لە ڕووی مەبدەئیەوە کۆکە، لە ڕووی مەبدەئیەوە نەک لە ڕووی سیاسیەوە. لە هەمان کاتدا کۆکردنەوەی کوردەکان لە مەرکەزی تورکیا و سووریا و عێراقدا لە بۆ ئەمریکا، لە بۆ فەڕەنساش و لە بۆ بەریتانیاش باش، چونکە وەکو وتمان لە سەردەمێک داین دنیا بەرەو چێ دەچێ، چێ لەگەڵ چێ شەڕ دەکا، چێ بەکاردێنی هیچی دیار نییە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. بەڵام ئەمانە هەر هەمویان وەکو وتم هاوسەنگێکە بە تەواوەتی گۆڕاوە و ئەتۆ لە هەڵومەرجێکدای دەبێ ئەمانە قبول بکەیت. ئەتۆ ناتوانانی ئەم ڕۆگلەیی بکەیت بۆ فلان شتیان لەسەر تورکیا فەرەز نەکردووە، نەکردو، نە ئۆجەلان و نە پەکەکە و نە باوکی پەکەکە و نە باوکی بارزانی تاڵەبانیان لەو مۆقعدانیە شت بەسەر تورکیادا فەرەز بکەن. نقطە. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش لەگەڵماندا بن. هەر بژی.